مناڵانی گەڕەکی پەنجەعەلی لە کەرکووک دۆخێکی ناموار بەڕێدەکەن. ئەوان بێبەشن لە سەرەتاییترین ماف، وەک خۆیان دەڵێن ژیانی ڕۆژانەیان ژیانێکی قورس و پڕزەحمەتە. وەڵاوەدە مازۆ خراپە، نەئاو هەیە، کارەبا نییە، ئامود نییە لە کۆڵەکەمە شوێنی بە خۆمایە بین، هەمووی چڵکاوە و بلۆک و هەمووی خۆڵە و چڵکاوە و نای لەسەر بڕووی لە شوێنێ یەکسەر چڵکاوە نایڵ یاریکی سێبەر نی ڕۆژانە لەوێ لاان ئەو خۆڵە یاریەکە ناو چڵکاوەکە چکی هەڵایەتە تۆپانە ناو خۆڵایەکەین تر هەموو شتێبێکین تراچی بێتە خۆوانێکی بەشان بەکە تۆزە مجارمانە بێ ئاوا یاریکن تۆزە فێنەکە شان بە ڕۆژەر یار نان دانیشی دیشە خۆرە هەستانە کردیەوە ژاریگاتانە بۆ ئارە وەڵا ئاو یاریگامانە وە سەحی خۆمان ڕۆژە خۆمان ڕۆژمان سێبەر و یاریمان بکردایەوە نیمان گەنجێکی ئەو گەڕەکەش وێڕای گلەی لەکەمی خزمەتگوزاریەکان ناشارێتەوە مافەکانی خۆیان وەکو گەنج لەبیر کردووە. لایەنی حکومی لایەنی تەنفیزی لە هەموو وڵاتێکە کاری ئەوەیە کە خزمەتی خەڵکە بە هەموو خزمەت گوزارەکانەوە بەڵام لەم شارێ دیارە بە تەواوەتی پێچەوانە بووەتەوە یعنی لایەنی تەحکیمی ئەوەی کەوا حکمی ئەم شاراکە بە تەواوەتی لەسەر میلەت ئەژێ لە هەموو لایەنێکەوە یعنی من چیت بۆ باسکە من وەکو گەنجی وەکو فێرخوازێکی زانکۆ ئێمە داوای ئەندێک توموحاتمان نەکردووە داوای سنتەری تایبەتی بۆ گەنجان و داوای کۆمەڵێک باخ و باخچە ئەو شتانە بکەین ئێمە تەنها داوای ئەواکەین کە ژیانێکی سادە و ساکار بژین بەڕاستی یعنی تۆ جەنابەت هاتوویتە ماشاءالله يعني فەرموو سێرکە تەنانەت عامودی خواسایی لەم کۆڵانەیان نییە ئەوە بۆ 1000 ماڵ ئەچێ لەم لاوە یەک پردێکی لەسرە پردەکە ئەم لا و لای زبڵە کە ئەستوێندرێ بەڕاستی ئەبێ شایەتمان بینی اینجا بەسەریا بپەڕیتەوە. لە سای بودجەی گەورە و زەبەلاحی حکوومەتی عێراق و بوونی دەیان فەرمانگەی خزمەتگوزاری لە کەرکووک ڕەوشی مناڵان و گەنجانی کەرکووک ڕەوشێکی ئێجگار نالەبارە خواستی گەنجان و مناڵانی کەرکووک هاوڕێکی جدی لە پێداویستیەکانیان بدرێتەوە و لانی کەمی خزمەتگوزارە سەرەتاییەکانیان بۆ دابین بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.